شوان کەریم زراری کاندیدی ژمارە 82 لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان. من کۆمەڵێک پرۆژەم هەیە کە کاری لەسەر بکەم ئەگەر بتوانم متمانەی دەنگدەران بەدەست بینم. یەکێک لەو پرۆژانە یاسای خاوەن پێداویستیانی تایبەتە. چ جێبەجێکردنی یاساکە ویان پەرەپێدان بە یاساکە. کۆمەڵێ پرۆژەی تریشم هەیە لە چوارچێوەی کاری کارنامەی پارتی دیموکراتی کوردستان وەکو باشترکردنی گوزەرانی پێشمەرگە، هاوتاکردنی موچەکانیان و باشترکردنی گوزەرانی فەرمانبەران بەگشتی بە جێبەجێکردنی پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە لە پەرلەمان ڕێگری لێکران نەتواندرا جێبەجێ بکرێت. شوان کەریم محەممەد زراری ساڵی 1972 لە گوندی دارەشەکرانی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1991 پەیوەندی کردووە بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی دارەشەکرانە. لە نێوان ساڵانی 2004 تا 2017 ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی لقی 16 پارتی دیموکراتی کوردستان بووە. زمانی عەرەبی و تورکی دەزانێت. چوارچێوەی بەرنامەی کاری پارتیمان لە ناو لیستی 183 من هەوڵ دەدەم کە زیاتر یارمەتی کەم ئەندامان و خاوەن پێداویستیانی تایبەت بدەم. من وەکو کاندیدێک ئەگەر متمانەی دەنگدەران بەدەست بێنم هەوڵی جدیم بۆ ئەوەیە کە پەرە بە یاساکە بدەم لە بەرژەوەندی خاوەن پێداویستیانی تایبەت. خاوەن پێداویستی تایبەت کەم و کورتی زۆری هەیە، هەم لە ڕووی داراییەوە، هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە، هەم لە ڕووی پەروەردەیەوە. پرۆسەی خوێندنمان لەگەر وەزارەتی پەروەردە ئەمە تەنسیقمان هەیە. ئەو پەیمانگایانەی کە ڕێنماییەکانی پەروەردە ناگریتەوە پێویستە ئەوانە حیسابەتی تریانە بۆ بکرێت. بۆ نمونە منداڵی ئۆتیزم، منداڵی مەنگۆل ئەوانە ناتوانێت درێژە بە خوێندن بدەن وەکو نابینان و نابیستان. ئەوانە پێویستە جیا بکرێنەوە، پێویستە سیستەمێکی نوێیان لۆدا بڕژێ، یعنی ئەو ڕێنمایانە هەموار بکرێتەوە، ئەو یاسای هەموار بکرێتەوە کە ئەوانە هەمویان بەیەکەوە لە ناو یەک بازنەدانرێنە، بە یەک بازنە پەروەردە دەکرێن و فێر دەکرێن. بۆ نمونە نابینا و نابیست ئەوان لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەیەکیان نیە، تەنها ئەوەندە لە ڕووی بینایی و لە ڕووی بیستنەوە کێشیان هەیە، بەڵام ئەوانە دەتوانن درێژە بە خوێندن بدەن، دەتوانن وەکو کەسێکی ئاسایی بەشداری کۆمەلگا بکەن. بۆیە پێویستە ئەوانە حیسابێکی تایبەتیانەوە بکرێت، ئەوانی تر جیا بکرێتەوە. جا هیوادارم یعنی جەنابتان وەکو ئەندام پەرلەمانێکی ئینشاڵڵا سەرکەوتوو دەبی ئەو کاتە بکرێتە پرۆژە یاسایەک هەموار بکرێتەوە، خاوەن پێداویستی تایبەت زیاتر لە ماف و ئیمتیازاتەکانیان بێبەش نەبن. لە جنگەکانی حکوومەت بۆ نمونە بەشدار بن، پلە و پۆست وەربگرن. هەتا ئێستا بە خاوەن پێداویستی تایبەت مدیر عامەکی نییە بتوانن لە خولەکانی پەرلەمان بەشدار بن، یعنی پشتیان هەبیتن، پشتیان هەبی لە مافی ئیمتیازاتەکان وەکو مرۆڤی ئاسایی مامەڵەیان لەگەر بکرێت بەشدار بن، ئەوانیش کاندیدیان هەبیتن. ئەگەر ئێمە توانیمان متمانەی دەنگدەران بەدەست بێنین چۆن دەتوانین هاوکار بین بۆ ئەوەی خاوەن پێداویستیانی تایبەت سوودمەند بن. بگومان ئێمە دائیمەن هەموو کات ئێمە کێشەمان لەگەڵ یاسا نەبووە. بەڕاستی ئێمە دائیمەن کێشەمان لەگەڵ تەنفیزی یاساکان بووە، جێبەجێکردنی یاساکان بووە. بۆ نمونە یاسای ژمارە 22 ساڵی 2011 خاوەن پێداویستی تایبەتەکان کۆمەڵێک مافی ئیمتیازات داوەتەکەم ئەندام. هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی داراییەکە نەتوانراوە یاساکە وەکو پێویست جێبەجێ بکرێت. پێت وایە ئەوەی لە یاساکەدا هەیە ئێستا تەواوی پێداویستیەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان دابین دەکا ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت؟ وەکو خوێندنەوەی من بۆ یاساکە بێگومان کۆمەڵێک مافی ئیمتیازاتی داوەتەکەم ئەندام و بێگومان هیچ یاسایەکیش بێکەم و کوڕی نییە. جارێکی ئەو یاسایە ئەگەر لە شوێنێک لە پاراغێک پێویستی بە هەموارکردنەوە بکرێت هەموار بکرێتەوە وەدا کۆچی سەرەکی لەوە بکرێتەوە موچە یاخودڕە مینەحەی خاوەن پێداویستی تایبەتەکان زیاد بکرێت. لەبەرەوەی بەڕاستی هەمومان دەزانین کەەوە
هیچ کەمەندامێک ناتوانێت بە 120,000 دینار بژێ و ژیانی خۆی دابین بکات بۆیە هەر هیچ نەبێ ئێمە بتوانین زارێ هیچ نەبێ بتوان بە پێی ڕێژەی پەککەوتنەکە منحەکانیان بۆ خەرج خاڵبندیان بۆ بکرێت بەڵێ بەپێی ئەو یاسایە هەر کەسێکەوە باڵەخانە دروست بکات ئەبێ شوێنی کەم ئەندامی تیرابێت کەمەندام لێزی دەژورەوە یاخود لە پەڕینەوە دەبێت شوێنی کەم ئەندام حسابی ئەوە بکەیت کە خاوەن پێداویستیابەتێک لە جادە چۆن دەپڕێتەوە لە شوێنە گشتیەکان ڕێگەی تایبەتیان دەبێت لە شوێنە گشتیەکان لە فەرمانگە گشتیەکانی حکوومەت دەبێت شوێنی تایبەت بۆ کەمەندامان هەبی لە بەرەوەی کۆمەڵی کەمەندامانەیەکەوە ڕاستە قاچوانی ئیش ناکە بەڵام سیارە لێ دەخوڕێ دەتوانانی سیارەکە بەڵام کەسێکی کەمەندام ناتوانێت لە شوێنێک ڕابوەستەیە کە شوێنی بۆ نەکرابێ بۆ نمونە کە دەچێتە وەزارەتێک کە دەچێتە فەرمانگەیەکی حکومی ئەبێ شوێنێکی کەمەندام تایبەت بە کەمەندام هەبێت کە کەسێکی ئاسایی ناتوانێت سیارە یاخود لە شوێنی ئەو ڕابێت. لە بەرنامەی کاری خۆم هەوڵ دەدەم کە هەرچی دەتوانامدا بێ بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان هەوڵ و کۆششی خۆم بکەم بخەمەگەڕ چ لە ڕووی ئەوەی بە یاسا تا ئێستا بۆیان دابین کراوە هەوڵ بدەین بە تەواوەتی یاساکە جێبەجێ بکرێ و هەوڵی جددیش دەدەم لە 4 ساڵی داهاتوو ئەوەی لە توانامدا بێ پەرە بە یاساکە بدەین لە بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەتەکان. داواکاری جەنابتان چییە؟ من دەتوانم چی بۆ ئێوە بکەم؟ وەڵا داواکارێک بە ئەوەیە ئەگەر هاتوو گەیشتە پەرلەمان بە یەکسانی ئیش بکەیت لە زاخ و حتا خانەقین فەرق بە هیچ خاوەن پێداویستێک نەکەی برێ ئەوە سنووری خۆمە ئەوە سنووری دیە فەرق بە من کابرایکی خەرچی ئەو لێرم برێن فەرق بە کابرایش خانەقین نەکەی لە خانەقین هەتا زاخ و ئەمە هەموو یەشین هەموو کوردی بێگومان فەرق ناکەین. دەبی ئەو 4 ساڵێ ئەگەر خوا پشتەوان بێ و سەرکەوتی و کەتێ پەرلەمان دەبی ئەمواری یاسای کەمەندامان بکەنەوە دەبی چاوەکتان لە هەموو ملت بی کەم کراوەتەوە کە پاشەکەوت حکوومەت بۆ موچەخۆرانی دانا ویان موچەکەی خۆتان وەکو خۆتان وەرەگ ناوەڵێ ئەمە ئەوەی برێن مۆزەبی فەرمانبەربی سەتان برێن ئێستا ئەڕانەکە 6,000 دینار وەردەگری ئەوەی مۆزەفیش نەبی 150,000 بوو 120,000 دیناری وەردەگری ئەمەش بەبەر ئەوەی پاشکەفتی موچەکەتن ئەمە هیوادارین کە هەیە ئێستا خاوەن پێداویستیمانەیە خۆی و خێزانی کەمەندامە کرێچیە 240,000 دینار وەردەگری ئەو 240,000 دیناری بداتە کرێ بداتە کارەبای بداتە مەصرفی مارومداری لۆ مەکتەبێ چۆن گوزەرانی خۆیان بەڕێوە دەبن؟ وەڵڵاهی گوزەرانەکە دەبی خزم و کەسی هاوکاری دەکا و کابرایە چ بکە ئەگەر خزم و کەسی نەبوو وەڵڵا ئەگەر خزم و کەسی نەبی دەبی سوار بکە لە یاسا هەر لە هەموو وڵاتانی دنیا هەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بە تەواوەتی هەموو ئەرک و مافەکانی لەسەر حکوومەت لەسەر حکوومەتەکە پێداویستی هەموو کەم ئەندامێک و هەموو خاوەن پێداویستێک دابین بکەن داواکاری تو چییە؟ ئێمە چی بکەین؟ من چی بکەم بۆ ئەوەی بتوانم باشترین کار بۆ کەمەندە؟ وەڵڵاهی داواکاری من ئەوەیە ئەتوو کە چێ پەرلەمان بە ویزدان و بە زەمیری خۆت نابی برێ وەڵا ئەمن لە بەرژەوەندی حیزبەکەم ئەو شتەی وەلا بنێم وەلا منێ ئەتوو بەدەنجی من دەچێ ئەو جێگایە کە بەدەنجی من دەچێ ئەو جێگای دەبی لەسەر ماپیم بە جواب بی ئیشەڵڵا کە چووە پەرلەمان ئەمە یەک کێشەمان هەیە کێشەی هەرە گەورەی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوەیە ئەو یاسایە کە لە ساڵی 2011 دەرچووە کو دەرچوو دیسان گەڕاوە پەرلەمان خەوێندرایە لە پەرلەمان تۆزی لەسەر نیشتیە یاسایەکە هیواداری کە چووە پەرلەمان ئەو یاسایە زیندوو بکەیەوە هەمواری بکەیەوە ئەگەر بێت ئەو یاسایە دەربسی هەموار بکرێتەوە ئێمە خاوەن پێداویستی تایبەتەکان نە دەستپان دەکەینەوە لە بەر کەسێک نە پێویستیمان بە کەس نابی ئەگە ئەو یاسایە دەربسی هەموار بکرێتەوە هەموو مافێکی تێدا زامن کرا لەبوو خاوەن پێداویستیەکان بەپێی ئەوەی تۆ ئاگداری ئەوەی لە یاساکە کە یاساکە داڕشترایە یاساکە هەموار نەکرایە ئەگەر ئەو یاسایە هەموار بکرێت هەموو پێداویستەکانی ئێوە دابینەکە ئەو یاسای ئەگە بێت و دەربسی ئەو یاسای هەموو مافەچی کەم هەندامی تێدایە هەموو مافێکی کەم هەندامی تێدا زامن کراوە لە بیمەی تەندروستی لە کار لە دامەزراندن لە زەوی لە یەکەی نیشتە جێبوون لە هەموو شتێک مافەکانی تێدا زامن کرایە بەس بەداخەوە
لە 2011ەوە دەرچووە دوومانکیشیان پێ نەکرد دیسان گەڕاوە پەرلەمان دیسان کە گەڕاوە پەرلەمان هەتا ئێستا نووسووە لەوێن دەرێ دەستکاریە نەکردە هیوادارم ئەتو کەچوویە پەرلەمان ئیشاءالله دەستیە پەرلەمان دەبیە پارێزەرێکی سەرسەختی مافی خاوەن پێدەوچێت تایبەت ئەو شوێنی کاری تۆیەوانە تۆ خۆت سەرپەرشتی ئەو دوکانە هەمووی نیە بخۆم ئەشیای دەچم دێنم سەرفیەکەمەوە هەمووی بخۆم لە کاتی کارکردن چه ئاستەنگێت کردێتە پێش لە چ ڕوویەکەوە ئاستەنگ بۆ تۆ دروستە بێت وەڵانی ئێستا زەحمەت نییە ئێستا توانم بە موبایل ئەشای بینم ئێستا ئەتوانم بەخۆم بچبینم معنی کێشەم نییە زۆر زۆر ئاسان بووە لە چوارچێوەی ئەو پرۆژانەی کە دەمەوێت کاری لەسەر بکەم یەکێک لە کارەکان ئەوەیە هاوکاری خاوەن پێداویستیانی تایبەت بم چ لە ڕووی جێبەجێکردنی ئەو یاسایی کە ئێستابوونی هەیە ویان پەرەپێدان بە یاساکە لە بەرژەوەندی ئێوەی خاوەن پێداویستی تایبەت داواکاری ئێوە لە ئێمە چییە ئەگەر توانیمان متمانەی دەنگدەران بەدەست بێنین و بگەینە ناو هۆڵەکانی پەرلەمان چ داواکاریتان لە ئێمە هەیە بۆ ئەوەی بۆتان جێبەجێ وەڵا خاوەن پێداویستی تایبەت پێویستی زۆر 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 نەکات بەتو بە هەموو ئەوە مەسوول و وەزیر و معنی پەرلەمان و ئەو شتانە هەیە چی هەیە بەڕاستی هەیە نییە پێی ناکرێت یەک وەعدەی موبایلی لە ئەوەی کاتن لە موبایلی بکە هەیە ناتانیتن پاکەتەچی بکڕیت ئەمن لەخوای بە زیادی ئەوزم باشە الحەمدلله باشم لەخوا بەجێستم معاشەکەشیان بەڕاستی بای هیچ ناکە بای وا بزانم کۆنترێکی ئاشاک مەسوولە چیە زۆر 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 مەبەغدورم دەبینی لە پارکەکان لە شوێنە گشتەکان هەمووی ڕەسیفە ڕەمپەچی نییە پێدا بستە ژۆرێ یان بیانێ دایرەک یان دام دەستگایمان ئەوە کەم و کورتیەکی زۆرە لە شوێنە گشتیەکان ڕێگای کەم ئەندامان و نابینیان نییە لە چوونە ژوورەوەی فەرمانگەکان لە زۆر شوێن لەوانەیە هەبێ بەڵام لە زۆر شوێن نییە سابی بۆ نەکراوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ فەرمانگەی پلاندانانی کەسەر بە جێبەجێکردنی وەزارەتی ئاوەدانکردنەوە و وەزارەتی شارەوانی و ئەو شوێنانەی کە مۆڵەت ئەدەن کە باڵەخانەکان دروست بکرێن پێویستە لە سەریان کە لە بیکەنە مەرج بۆ ئەوەی هەموو ئەو شوێنە گشتیانە ئەو شتانەی تێدا بێ کە پەیوەستە بە خاوەن پێدا والله هەتا پێتان نەکرێتن خزمەتی کەماندامی بکرێ باشە لە ڕووی هەموو شتێکەوە هەلا موسەیەکی بۆ دیاری بکەن ئەماگانەتن سند بیتن بەس بەشەشەوێکی ئەو هابیتن کە پێی ئیدارە بکاتن و کە پێی بژیتن و نەک بای هیچی نەکاتن بەڕاستی کەماندامێ بە خودای دەبینم ئەمن لە چاوی معنی خۆم پێ زۆر ئەوەیە بێگومان کەم ئەندام لەبەر ئەوەی چینێکە ناتوانی خۆی هیچ ئەرکێک لە ئەستۆ بگرێ بۆیە پێویستە حکوومەت زۆرینەی هەرە زۆری ئەرکەکە لەسەر حکوومەت بێت چ لە ڕووی موچەوە ویان لە ڕووی دابینکردنی چاودێری کەم ئەندام وەکو کەسێکی تر چاودێری بکە لە ڕووی کاکشوانی ژیان خۆم بە خۆم شخصی خۆم ئیشم ڕناوەسی لە هیچ دام و دەستگایەک بەڕاستی لەبەرەوەی کەم ئەندامی هاوکاری دەکەن وەڵایی برادراتی هەبووە هاوکاریان کردیمە زارۆبووە یەکەم زارم بۆ نچوومەوێن دەرێ خزمەتشی زۆر و پێشوازیق و معنی ئەو تشتانە بەبێ ئەوە مۆلەت و تشتمان ملەتێکی باشە خاوەن سۆزێکی باشە ئەوانەی کە پێویستیان هەیە بێگومان ڕێزی تایبەتیان بۆ ئەوان هەیە بەڵام مانای ئەوە نییە پێویستە حکوومەت بە ئەرچی خۆی هەڵبستێ کە ئەوەی پێویستە لەسەر حکوومەت ئەگەر ئێمە توانیمان متمانەی دەنگدەران بەدەستبینین بەڵێن دەدەین کە هەرچی لە تواناماندا بێ هاوکار بین بۆ ئەوەی بتوانین خزمەتی زیاتر بەو چینە بکەین کە چینێکە
مافیان حەقیان لەسەر هەر هەمومان هەیە. جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی و پێشەوایەکی مزگەوتێک چ پێشنیارێکت شڵامانێ داوای سەرکەوتن لۆ ئەەکەم و پرۆژەی باش لۆ ئەو خەڵقی انشاءالله. ئێوەش وەکو مامۆستایانی ئاینی وەکو خەڵکی تر و فەرمانبەری تر پاشەکەوتی موچە ئێوەشی گرتووەتەوە. بەێ پێشنیاری تۆ چییە بۆ ئەوەی وەڵا نوەیەک ئەو وەلا ببن ئێمە هەوڵ بەڵێن ئەگەر گەیشتی نەوێندەر هەوڵ بدەین پاشەکەوتی موچە بە یەکجارێکی نەهێڵین و بەڵێن دەدەین داکۆچیکاری مافەکانی ئێوە. داوا و پێشنیاری ئێوە چییە؟ ئێمە ئەگەر متمانەی خەڵکمان بەدەست هێنا لە چ بوارێک کار بکەین بۆ ئەوەی بتوانین گوزەرانی ئێوەش باش ئەوەی کە باشە لە بۆ ملت بەرژەوندی ملت بەرژەوندەکانی خۆتان بە باش بێت. یعنی هی ئەوەی شتێ باشە لە بۆ ملت بکەن. بەڵێن دەدەین دڵسۆز بین خەوتان وەکو قەولی ئەوانتر نەبی بەڕاستی بێگومان هەموو هەوڵی زۆر قەولی ترما بینێ لە ئەندام پەرلەمانەکاندی. پێشنیارم ئەوەیە ئاگادە فەقیران بین هاوکاری فەقیران بکەین سەرکە لەسەر فەقیران لەسەر پێشمەرگەی لەسەر معاشی ئەو هاوکاریان بکەین. هیوادارم خزمەتی ئەو میلەتە بکەی بە هەمووی. ئەگەر بتوانین متمانەی دەنگدەران بەدەست بێنم پێم باش بوو ڕاو سەرنجی خەڵکێکی کاسبکار و چەند چین و توێژێک وەربگرن. جەنابەت چ پێشنیارێکت هەیە ئەگەر من توانی متمانەی دەنگدەرانم بەدەست هێنا و گەیشتمە پەرلەمان؟ هیوادارم جێی متمانە و جێی متمانەی خەڵک بن و بێهیوان یعنی خەڵک بێهیوان نەکەن. زۆرینەی خەڵک وا دەڕێتن چییە؟ ئەمە پێم پێشتر زۆر ئەومان بیستووە دەنگتان داوە بە خەڵک و خەڵک خاوەنی بەڵێنی خۆینەوە کە دەنگمان پێداوە زۆر بیستمانە کە دەنگمان پێدەن ئەوەتان بۆ دەکەنەوە هیچیش دیار نییە و هیوادارم ئەم جارە ئەگەر ئێمە بتوانن دەنجی ئێمە بەدەست بێنن هیوادارم ئەم جارە بە هیوامان نەکات. تۆ بێت وایە کە بتوانن کە هەلێکی وا بڕستێن بۆ گەنجان کە ڕاستی دەخۆی ئێستا شتێکی ڕوونە کە زۆربەی گەنجان ڕوو لە دەرەوەکە ئەمەش لە بێ ئیشی و بێپارەیی و بە ناچاری ئەنی ئێستا ئێوە لە بڕوایدان کە بتوانن کە هەلێکی وەها بگەنجام بدەن کە لێرەوە کار دۆزمان کاریان دەستکەوێت کەونە ئیشی خۆیان. بێگومان ئێمە ئەگەر بگەینە هۆڵەکانی پەرلەمان هەوڵ دەدەین سیستەمێکی ڕێک و پێک و پوختە هەبێ بۆ دامەزراندنی گەنجان ئەوەی لە توانای حکوومەتە حکوومەت بە سیستەمێک گەنجاندا بمەزرێنێ کە خزمێنە و ئینتیمای حزبی نەمێنێ. پێشنیارمان ئەوەیە کە بتوانن ئەو وعدانەی کە دەدەن وعدەکان بگەینێت جێبەس ئەوەندە هەرچ وعدەچی دەدەن وعدەکان بگەینێت جێبەس هەموو بەحسی بشتێکی دەکەن بەس ئەنگو ئەو وعدانەی کە دەدەن وعدەکان بگەین. تۆ وەکو گەنجێک کە خاوەنی ئەو کارەی لێرانی چ پێشنیارت هەیە ئەگەر من توانی متمانەی دەنگدەران بەدەست بێنم؟ ئێستا شتێکەیە گەنج بێ ئیشە ینی لەوانێ بەخۆش باش ئاگادار بێ کە گەنج بێ ئیشە بێپارەیە وانە ببینێ ینی ڕۆژانە سەدان گەنج بۆ دەرەوەی وڵات دەڕوە. ئیشەڵڵا ئەو سارەکەش وەکو ساڵەکانی تر نابێت ینی ساڵەکان کە ژەوەکەی دەهات عینی نەفسی قسەی توی دەکرد. بێگومان هەمان ئەوجا ئەگەر ئیشەڵڵا تو گۆڕانکاریەکی تێدا بکەیت ئەوە باشە چونکە دەنگەکەشمان هەر بووم بووە گۆڕانکاری لەوانەیە بە تەنیا بە من نەکرێ بەڵام دڵنیام ئەو خولی داهاتووی پەرلەمانی کوردستان جیاواز دەبێت لە ڕووی ئابووری و لە ڕووی داڕشتنی یاساکان و لە ڕووی پێداچوونەوەی یاساکان بەبێ گومان من لێرە تۆی گیلاو دڵنیا دەکەمەوە کە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان منیتیابێ یانتیانە بێ خوڵێکی کاراتر و ئومێدێکی باشتر هەیە بۆ ئەو میلەتە هیچ نییە لە بۆمان بۆ لێمان زوێری یان لەوانەی پێشووتر تووڕێی یا بێ ئومێد بووی لەو بەخوا بێ ئومێد مەلارم هەر ئەوەی دەنگدانیشمان من پێم وایە بێ ئومێدی شتێکی خراپە دنیا بە ئومێدەوە ژیان بە ئومێدەوە جوانە لەخوا بە زیاد بێتەوە بازاڕێکت هەیە و لەی دانیشتی و چینە لە خەڵکێک باشتر بی
ئێمەش بەڵێن دەدەین کە هاوکار و پاڵپشت بین بۆ ئەوەی لە داهاتوێکی گەشترمان هەبێت. هەروەک زانیتان من شوان کەریم زراری کاندیدی ژمارە 82 لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان پاش ئەوەی سەردانی دوو فەرمانگەی حکومیمان کرد و سەردانی چەند خاوەن پێداویستیەکی تایبەتمان کرد و یەک لەوانە کە خۆی خاوەن پێداویستی تایبەت بوو هەم خاوەن کار و پاش ئەوەی گەڕانی بەناو بازاڕی شاردا چاوپێکەوتن لەگەر چەندین خەڵک بۆمان دەرکەوت کە پێویستە کار بکەین لە خولی داهاتووی پەرلەمان بۆ باشترکردنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان چ لە ڕووی پەرەپێدانی یاساکانی ناو پەرلەمان و جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە بوونیان هەیە لە ناو پەرلەمان. بەڵێن دووپات دەکەینەوە بە هەر بەگەیشتنمان بۆ ئەو شوێنە پیرۆزە خزمەتکارێکی سەرسەختی گەل و میلەتەکەی خۆمان بین بۆ باشترکردنی گوزەرانی هەر هەموو ملەتی.